لە هەولێرە بۆ دوهۆک، لە دوهۆکەوە بۆ زاخۆ، لە زاخۆ بۆ گوندی سەڵکا، لە سەڵکاوە بۆ چیای بێخێر. ئەمە پلانی بەرنامەی گەشتوانی ئەم ڕۆمانە لەگەڵ ئەم کۆمەڵە چالاکوانە ژینگە پارێزە شاخەوانە. ئێستا بەڕێەکەین بۆ چیای بێخێر و لەوێش کۆمەڵێک باس و خواسی گرنگ و ئەەکەین بشدانین بۆچی ئەم چیە ناوی بێخێرە لە ناو ئەم هەموو درەختە جوانە. چیای بێخێر بە دووری 12 کیلومتر دەکەوێتە ڕۆژاوای شاری زاخۆ. چیاکە لە گەلی زاخۆ و تونێلێکەوە دەست پێ دەکات و لە نزیک گوندی دێرەبوون کۆتایی دێت. درێژی چیای بێخێر 20 کیلومترە و 1242 متریش لە ئاست دەریاوە بەرزە. چەندین گوند دەکەونە بناری چیاکەوە کە دیمەن و کەشێکی جوان و خۆشی بەناوچەکە بەخشیوە. چیای بێخێر سروشتێکی دڵڕفێنی هەیە و دەوڵەمەندە بەبوونی چەندین جۆر گژوگیا، دار و درەخت، گیانەوەر و باڵندە. دارەکانی بریتین لە مازوو، بەڕوو، قەزوان، بێوک و گێوژ. ئاژەڵەکانی بریتین لە خشۆک، سمۆرە، جووشک، ڕێوی، گورگ، کەروێشک و بزنەکێوی. کاک بێوار وەکو ئەوی بیستی بێتم پێش هەزاران ساڵ لەمەوە پێش ئەم شوێنە لە ژێر دەریایەکی گەورە بووە. کاتێک کەشتی نوح بەسەر ئێرا ڕۆشتەوە لەسەر چیای جوودی بەرامبەرمان گیرساوەتەوە. ئەمە چ پەیوەندێکی بە ناوی ئەم شاخەوەی کە ناوی بێخێرە؟ پێش هزاران ساڵ دوو بۆچوون هەنا بۆچوونەکەت بێژت ئەو چیای جودیش یعنی نزیکی سنووری ئیدارە سەربەخۆزەخوا بێژ ئەو وی دامیوەختی فەوازان ڕابیە هەندێک بۆچوون هەیە بێژن سەفینە نۆحیل چیای بێخێری سەکینە گۆرێکی پشتێرێ یعنی بێژن 40 مترە درێژە وڵا نازانم من خۆ هەند ئەوەدی شارەزای ئەو بابەتانینم بەس وەکو بێژن ئەو چیای بێخێرە و بالعکسی وێژی دەوڵەمەندترین چیار سنووری ئیدارە سەربەخۆ بالێ چووکو بەس ئەوە تەنیا ئافلێنینە ئافلینە گوارە چیا داڕۆبار هەموو دەوڵەمەندە زۆر gelek جۆرێ دارایت ناودانە دارەبەر یا مازیە گوهیشکەکە زوانە بێوکە ئەمشین بێژن گیانەوەرژی زۆرن ڕێوی لێ هەنە کەوریش لێ هەنە کێوی لێ هەنە سیخۆر لێ هەنە سڤۆرە لێ هەنە گورگ لێ هەنە کاتێ خۆی هەرژی لێ هەمین نزۆ ئێستا ئەنێ چیاکی gelek بێژن gelek سەختە و بەس چیاکی زۆر جوانەژی ئەگەر کێشن ئەمنی نەبن ینی مرۆڤ کەواتە مەسلەی بێخێرەکە بەس لە ئاوەکەیەکە ئاونینە بزانە گرنگی ئاو چەند گرنگە بۆ ژیان بۆ مرۆڤ بۆ بوونەوەر بۆ ژینگە بۆ یاڵێن بێخێرە لەبەر ئاوینە بەرەوەی کە ئەم هەموو بەربوومەشی دەستخۆش زۆر سپاس بۆ ئەم زانیاریانە دەست خۆش. کاکەوە لەم ساڵانەی دواییدا چەندین کاوە زاخۆی هەیە چەندین ڕایس هەیە وەکو گۆرانی بێژ وەکو موزیسیان بەڵام کێشێک هەیە مە لە هەشتاکانە هەرچی موزیسیان و گۆرانی بێژی دەڤەری بادینان بۆمان ناسی لە دەڤەری بادینان هەرچی موزیسیان و گۆرانی بێژی خەڵکی سلێمانی هەولێر بوو ئەیان ناسی کەو کاتە هاتوچۆ کەم بوو بینین کەم بوو داپشڕان زیاتر بوو ئێستا کە ئەو تێکەڵاویە زۆرە هەیە بەڵام بەعکس بۆتەوە لە سلێمانی و ئەو ناوچانی منی تیا ئەژیم کەمترین ڕێژەی گۆرانی بێژی دەڤەری بادینان ئەناسین زۆر کەمترین ڕێژەی ئەو موزیسیانە باشانە ئەناسین پێم وابێ لێرەش بە هەمان شێوە هی ئەوێ ناناسن
هۆکارەکەی چییە ئەم لێکترازانە هۆکارەکەی چییە تێکەڵ نابین یەکتری ناناسین شاد نین بە گۆرانی موزیکی یەکتری بله بەشێکی گەلێک سپاس بۆ گەشتی گەلوان گەنجا ئەس وەکو کۆزا خویل بەهدینان زاخۆ دژی ئەوژی بە هەندێک تێتن مەسەلەن دوو زمانن زمانی مەژێک جدا نەمچەکێ احتمالا گەلێک بەهدینی زمانی سۆڕانی فەهم ناکەن و سۆڕانی جاربەسا بەس بە هەندێ نابەتنەوادی بابەت یاشمە و ئەنی kanalê me bera pitir alê we hene alê Silêmanî Hewlêrê hunermendê me yê bihadînî daxwaz nakin lew ma zî kes nas naket yê me ji her wesayê we î we daxwaz naket heke hatin û çûnin van kanala hebit û alem bibînî dê pitir mesel nas kir babet ev e yanî kêm em ê ku daxwaz dikin باسی زمانە کرد ئێمە بیرمێ لە هەشتاکان و نەوەکانیش و سەرەتای 2000ەکانیش کە هاتین بۆ دۆک و زاخۆیان خەڵکی بادینان هاو بۆ سلێمانی بە عەرەبی قسەمان لەگەڵ یەکتریا کرد عەرەبی زمانی هاوبەشمان بوو بۆ تێگەیشتن بەڵام ئێستاوتانیەوە تا قەینا بە زمانی سۆرانی و بادینی قسە ناکەین بەڵام بە جوانی لەکتری تێگەین و وەڵام یەکتری ژەینەوە پێم وانی ئەو هۆکارەکە بێ ڕەنگە ئەوەی جەنابەت ئەفەرمووی ڕاگەاندنەکان کەناڵەکان ڕەنگە ئەوەنە گرنگی نەدەن بەوەی کە گۆرانی سۆرانی لێرە لە بیریا گۆرانی بادینی لە دەفەری ئەمە لە بیرە یان هۆکاری تر هەیە کە هوەریە هەرچیە کە نازانم خدا چه بگیم وەکە ڕایا من نزانم یاش مە سوید بینیمەنی باوەرکانی گەنجن مە گەلە گوهداریە vêgavê gela guhdariya alê solatkin yanî hunermendê baş lêrê heyn heşîm bijime te sadê pêncî guhdariya hunermendê vanakin gencî me نگو گهداری شناکم بس وقتی بیشتر همه بی یعنی بابا تقدیم گویی همه بی کانال یعنی لازمه خاطر چون هبتن هنری چی رسن لم ناوچه هه گورانی بیشی زور دن خوشی لیه موزیسیانی زور سرکوتی لیه حزکم گورانیک علی را لم کش خوشه لم جنگ جوانه گورانی خوش همه که جیان همه تشتگی جایی بی باشه ور خوزانه Alek deşte egzozalem Vazir seri bir sübek edinirim nava terebi Zuvara ezen abinim zuvarı bütün ehnen Ay 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 avdane ay 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 Aman dilemi yar yar dilemi yar yar Aman dilemi yar yar ver khozani Kabije gül sinemi Düçüma evkaz mezari Sensin gâte delali Hezaran meşit dani Mane beze kheyali Sedi salam serbi hori Mepirgâte gül zor Bine emin qadini Kabije gül sinemi Düçüma evka mezari Sensin gâte delali Hezaran meşit dani Mane beze kheyali Sedi salam serbi hori ڕێکخراوی بەڕی کە بە سلێمانی پێ ئەڵێن بەڕوو ئەم ڕێکخراوە ژینگە پارێزن شاخەوانن کاگڕایز ئێستا بۆم ڕوون ئەکاتەوە ئەم گروپەتان ئەم ڕێکخراوتان چۆن دروست کردووە چەند ساڵە هەن کار و چالاکیەکانتان چین ئەف ڕێکخراوەکە نییە پێشی چەند مانگێکە مە فەرمیل مە ئیجازە خۆدەری خستیە و ئەم ڕێکخراوەکەن دوو بوارە بخەوە دەگیرن بوارێ ژینگە پارێزی و چیاوانی ژینگە پارێزی مەبەستا مە پێ ئەوە و خەلکێک پتر گرنگی ژینگە پارێزی بدات داکو گرنگی ساخلەمیە خۆ بدات چکو ئەکەرتە ژینگەها خۆ پاراستە ساخلەمیە خۆ پاراست باشە لە چۆن ڕێکەوە ساغڵەمی و ژینگەی لە کام بوارەیە لە کامە مەسەلەن ئەف جهت مەد گەشتیاری
خەلکێک هەیە کو مەسەر وەختە قەستەوان جهات کرد تشتی دخۆت پاشماوێ بێ ئاوێژ مەسەن پیساتیە تێلت ئەvە ژینگە باشە ئەو شتێکی گشتیەوە لە هەموو شوێنەکان ڕوئەیە بەڵام تایبەتمەندێتی خصوصیەتی ئەو ژینگە پارێزی ئێوە لەم ناوچەی دەڤەری خۆتانە لە چیا خۆی ئەبینێتەوە ئاوا درەختە بەروبوومی سروشتیە ئەو بەردی شاخەیە ئەو گڵەیە لە چیا خۆی ئەبینێتەوە تایبەتمەندێکی تەواو چییە؟ بەێ ما فۆکسەخۆی خستێ سەر هەندێک و ئێکجاری کەس دارانە برت چکو ئەکەردار هات برینێ ژینگە تێک چوو و ئەف گیانەوەرێت کیوی و خەلک نەکوژت ئەvە ینی مەرەمۆمە پێ ئەvەیە ئێوە کوڕێکخرا وەرکشۆپتان کردێتەوە بۆ گەنجانی تر بۆ خەڵکی تر کە ئەمانیان پێ بڵێن بێنە ژینگەوە ئاگاتان لە ژینگە بێنەک هەرەوەی کە لە شوێنی خۆتان دانیشن و ئەمە وەکوشی ئار بڵێن هاتوونەتە ناو ژینگەوە خەڵکتان دیبێت محاولەکە دار ببڕێتەوە نەهێڵن چ جۆرە بە ئاگابوونەوەیەک بڵاوەکەن من ئاماژە پێدا کو ئەمریکراوەکانینە پێش چەند هەیڤەکۆمە و شانسێمە vê buhara xweş Remezan ket têda menêş ya hîç çalakiyekê tiyavanî encam bide. ئەی پلانتان چییە؟ Planman ew e ku em xelkê fêrî geştê tiyavanî bikin ku pitir jîngeha xwe bibînin pitir evan dîmenên ciwanên Kurdistanê bibînin va dîmena em rêka xwe û rêka hevala û rêkxiraw پێشانی خەلکی بیانی بدن کو مەژێک ئەف خۆزاییە هەیە نە تەنیا مەسەن زۆری سوێسرا ئەڤل کوردستانێژێک مەبدەهان جهێت گەشتیاریت گەلە باش هەنە گەشتن بۆ ئەم ناوچانە هەڵبەتە ناوچەی زۆر خۆشتریش لێرە هەن بەێ گەشتن بۆ ئەم ناوچانە ئاسانە یان سەختە تو زانێ هەر تشتێکی هەبێت ئەگەر بە ئاسانی تب گەهشتیە تاماوێ نینە ئەو جهێت بچێکی مەسەلەن واستیان هەبێت تاماوێ دێ طبعا دێ گەلک خوۆشتر بێت خوۆشیاوێت هەندێدانە کو وەختی مرۆڤ دێت وەکو وەرزشێک و بۆ سەحەتا مرۆڤیژێک و دیمانێت گەلک جان هینت بینن گەلک چاوێت مرۆڤی تژیت کرد زۆر سپاس دەست خۆش داگڕایی زۆر سپاس دەما تو دکەنی هەمی ئێشێم دمێرن برینت من دکەوێن گولێ دبشکەوێن دەما تو دکەنی هەمی ئێشێم دمێرن برینت من دکەوێن گولێ دبشکەوێن لەبەر بای گەزیدە بلبلال و هێش دبن حەمیدەم ساڵ بوهاریم دەما تو دکەنی یاری دەما تو دکەنی جانی دەما تو دکەنی ئەهۆ دەما تو دکەنی لەبەر بای کەزیدە بلبلال و هێش دبن حەمیدەم ساڵ بوهاریم دەما تو دکەنی یاری دەما تو دکەنی جانی دەما تو دکەنی ئەهۆ دەما تو دکەنی حەکیمە هەم لوقمانە سینە دەرمانە ئەوردە فەرماندارن دلێن حەشرانە هەم حەکیمە هەم لوقمانە سینە دەرمانە ئەوردە فەرماندارن دلێن حەشرانە کی دپرسە فەرمانە کی دپرسە لە حەجرانە حەمیدەم ساڵ بوهاریم دەما تو دکەنی یاری دەما تو دکەنی جانی دەما تو دکەنی هەموو دەما تو دکەنی حەمیدەم ساڵ بوهاریم دەما تو دکەنی یاری دەما تو دکەنی ژینگەی ئەمڕۆ ژینگێکی ڕوون و ڕووناکە بەڵام چەند ڕۆژە لەمە پێش و چەند ڕۆژانی داهاتوش ئەم ژینگەی وایی نابینین ئێستا خۆڵبارینێکی زۆر هەیە شەپۆلی خۆڵبارین چڕە زۆرە بەردەوامە هەندێک هەیە ئەڵێن ئەم خۆڵبارینە سوودی هەیە
لە ئاسمان ئەو ڤایرۆسانە ئەکوژێ نەوع غازێک هەیە نایهێڵێ نەوع گیاندەوەرێکی زیان بەخشێ لەسەر ئەرز نایهێڵێ ئایا ئەمە ڕاستە یان جانبە یان لایەنە زانستێکی چۆنە زەرەر و زیانەکانی چۆنە شلوانی زۆنستی ئەگەرم سەحکردنی ئەولی کۆپیتڤیام زۆنی کۆ تووزیش چ چێری بکەن نەبتنیش ئەگەرێکی هەمبوونە ئۆڤێ یان ژنکە هەمبوونە دار و درەختی ئەم بژنی واتر ستریسس ئۆر دیفۆرستیشن الفێری مەگەلێک فۆکتەریت بیئی یان ژینگەی هەین کود بن ئەگەر هەندێک و مەتۆس ڕۆبەت شمۆن یەت سارەکی کوڤروکات عێراقی کوردستانیدا کە هەمبوونە ئۆڤەیە و کۆریۆن و سوڵتامانیە پڕی پشێوەیەکی خەلەت کوەفە ببتە ئەگەری بوومە ئەوە ببتە ئەگەری هەندێک و بوومە هەوەی پیس بکەن و دیسە کە هەمبوونە دار و درەختی بەلێ تۆڕۆدەکە کەرم ساکن هەوێت تووزێ وەکی تا ئۆمۆژە پێدۆی بەرین و کە و شندێک لەوە دیڤە مفۆی خۆی هەوژی کوشتنەوە ڤایرۆسات و مایکرۆۆرگانیزمی زات ناف هەوایدا مەسەلەن بەکتریۆنە ڤایرۆسن و ئەوە ڕۆژانە ئەمەت ناف هەوایدا وێ هەڵکێشین بگریت باش ئێمە شتێکی ناچاریە کە ئەمە ئەم خۆڵ و تۆزەی شەپۆلانی کە بۆمانیەت هی کوردستان نییە و شتێکی معلومە ئەمە لە جنوب و لە سووریا و لە ئەنبار و لە کوێت و لە وڵاتانە و بۆمانیەت باشە ئەمە شتێکی ناچارێ بەڵام ئێمە چی بکەین وەکو کوردستان چی بکەین بۆ ژنگی خۆمان کە تەسیری خۆڵەکە کەمکەینەوە تەسیرەکانی خۆڕجی یان ژەمشین بژن ئەو ئفکتەکانی لە دەرەوە ئەوە شتێک نورمالە بوون و مناوەڵاتێکی هەی ئەگەرێ وڵاتی دیە جیران کۆریگەریت بینێت ئەوە تشتێک نورمالە ئۆکێ بەس خۆمان چی بکەین بەس خۆمان چی بکەین تەسیرەکەی کەم بکەین تەسیرەکەی چون کێمەکەینەوە یەکەم شت پێویستە ئێمە ویست مانجمنت هەبێت ئەو بەرمایکەکانی کە لە ناو ژینگەهدا پێویستە ئەم بە شێوەیەکی تازە مانجمنت بکەن یان چاودێری بکەن بوون و منە ریسایکل دروست بکەن یانژی ئینەرجی بایۆماس دروست بکەن بۆ وەکی بێژن مانجمنت یان چارەسەریەک بۆ وی ویستی چونکی ئەو ویستە یان ئەم بەرمایکە لە ناو ژینگەهدا دەبێتە ئەگەری پیسبوونی هەوە و دەبێتە ئەگەری هەند ئەکستنشن یاخود لە ناوچوون بڕوەک دروست بباتن ئەو کاتێکی ئەکستنشن یان ناوچوون یانژی بڕوەک دروست دەباتن ئەمە دەبێتە ئەگەری هەندێک کە تۆز بەڕێژەیەکی زۆر ڕابێت بۆیە پێویستە ئێمە زۆر گرنگی بە چاندنی داروبار بدەن و سیستەمی ئینەرژیمان بۆ نمونە وەکی مەگوتی ویست مانجمنتمان هەبێت ڕیسایکل و ئەم هەموو کەواتە گرنگیدان بە چاندنی درەختێکی زۆر لە تەسیرات و زەرەر و زیانەکانی کەمترە بێتەوە ئەچینە لای ئامینەخان ئەوەی بیستم لەم گروپا ئەڵێن تۆ زۆر حەزت بە گوڵە لە ماڵەکەتانە گوڵێکی زۆر هەیە زۆر گرنگی بە گوڵ و جۆرەکانی گوڵ وەکو ئێستا ئەبینین مەسەرەن جاران لە ماڵەکانە حەوشە و باخ زۆر بوو ئێستا لە ناو ماڵەکانە تقریبەن ئەو حەوش و باخە نەماوە ئێستا لەم ژینگەی ئێستا هەمووی شوقەیە و هەمووی خەڵک چی بکە بۆیە گوڵ بگەڕێنێتەوە ناو ماڵەکەی ئامۆژگاری چییە بۆ گەڕانەوەی گوڵ بۆ ناو ماڵەکانمان وەکی ئەمزانین کەسکاتی ئێکش ژێدەرین سەرەکیە بۆ ئۆکسجینە پاقش پەیدا دەکەن ویجا ئەڤاوەتە گوتی مەسەلەن شقە و ئەف تشتی تووسانۆ بنەڕێ کرد بەرک و ئەمشێت ناف ماڵی بخۆدا یعنی بخۆدانکەین گولێ یا هەیە ژوورە حتا بۆ نەفسیان باشە ئەویستم باسەکەم چەند گرنگە بۆ نەفسی ئینسان کە ئێتە ژوورەگەوێتەوە ماڵەکەی کە لە شوقەیە یان لە خانێکی کەس و بچووکایە گوڵی زۆر ببینێ و گوڵی وەرزەکان هەموو لە وەرزەکە گوڵی هەبێ لە ماڵەوە ئەکید بۆ نەفسیژی هەر باشە بۆ چاوۆژی باشە یعنی ئەف کەسکاتیە یعنی مباشر تشتێکی ئیجابی دێ بوتە پەیداکەتن بۆ نەخۆشە هەندێک ئەبخۆ هەندێکیت هەین مەسەلەن وەک هەندێک مەسایلەت حەساسیەت هەین هەندێک ناوعێت گوڵایەت هەین بەس ئەڤە نابیتە کوت بێژن مقیاسێک چونکو ڕێژەکە یا ئەم دەبێژین ئەم دێ زۆرینە وەلگرین یا زۆرینە کەسکاتی گەلێکی مهمە بۆ پاقشکردنا جەوی ئۆکسجینە پاقش دەتەمە هەر بۆ جانیێ یعنی نوکەکەر مەسەلەن ئەفچیایە ئەف کەسکاتیە لێ نەبا ئەبژم دا گەلێکی بێڕەح بیت یعنی هەم بۆ جانیەژی و هەم بۆ ئۆکسجینە پاقشەژی ڕاستیت وێت ئەم گرنگیەکە گەلێکە مازنە بدەینێ ئامینە خان کە تۆ ئاوا گرنگی بە گوڵ ئێو ئاوا بە جوانی باسی گرنگی بوونی گوڵ ئەەکەی ئەی کەیتە سروشتەوە ئەبینیت وشکە ساڵی خۆڵبارین گوڵەکان ئەژاچێنن یا خەڵک گوڵ ئەژاچێنێ لە سروشتە چۆن ئەوە ئەبینیتەوە ڕاستی هەستێکی نەخۆشە ئەو وەختێت بێژن دێ خۆڵ باریت داف من هەچەک و دەبێژن دێ ڕۆژەکە زێدەی و سەخت پڕێکی هەیە یعنی
هەندێک مثلا دەبێژن ئەف تۆزا باشە هەندێک تشتات کوژی تێت خراپ ئەس بخۆ نسبەت خۆ کە ئەس واسفتکەم ئەس بێژم ئەvێ چ باشی تێدانینە هەندێک تشتی هەی زەرەڕەوەی گەلێک پترە شفای دەوێ یعنی ئەو گەلە زەرەری بوومە پەیدات کرد حتا سەرگولا گولیتمە گەلێک جۆرە ئەگەری وان مادێت ناوێت تۆزێ دات سۆژن مثلا زۆر گەڵا هەیە لە ماڵەوە هەر بەردەوام ئەبێ هەفتانە و ڕۆژانە بیسڕین پاکژی لەو خۆڵ و شیری بڵاڵە بۆیە گەشت جوانتر کات دەستی خۆش بێ ئەچینە لای کاک بێوار کاک بێوار جەنابەت اقتراحی ئێرە بۆ کردین هاتین بۆ بێخێر بەڕاستی چەندێک دیمەنێکی جوانە پڕە لە درەخت سەوزایەکی زۆر بەڵام وەکو سەرتاش باسمان کرد دیارە بێخێرەکەی لە بێ ئاوێکەیە ئێمە بۆ نەچوینە چەند شوێنێکی تر کە لێرە زۆر سازگارترە ئاوی لێە فێنکترە ئەمە هۆکاری چییە؟ بەێ ئەوخوا گەشتی چیاوانی ئەوە شاخەوانی ئەگەر مەرچنینێت چ جەهەکێ گەشتەکە چیاوانی ئەنجام دە ئافلێ بە چکو گەلک جەها گەلک وڵاتە هەما ئێکجار چیایتوان ئافنینە بەڵکو ئەڤەل تنر زاخۆ چیای بێخیر ئافنینە ئەوان چیای دەوروبەرێت وێ هەمی ئاوێتانە مەدڤیاوەکو ڕێکخراوەمەژی پێشترژی مە پرۆژەکی ئامادە کرا بۆ ئیدارە سربەخۆیە زاخۆ ئەمڤی چیایی بکن ماڵبەندەکێ چیاوانی ئێدی کاچاوە منتەقە بەڵاکاتی جهێخوا هەیە چۆمان جهێخوا هەیە هەوڕەمان قەرەداغ مەژیڤێت وەکو دەڤەرە زاخۆ ئەمڤی چیایی بکن ماڵبەندێن چیاوانی گروپی چیاوانی داخواستکن وێرێ هەتا ئێدبیانیش یعنی ئامان جەمە ئەوە ئەمڤی چیایی بدن یاسین و چیاکژی بەرفر هەو گەلک مازانژی یەکشتیکە کاک بێوار ئەو لەسەرم قسانی کە ئێستا جۆم لێیە ئێوە و کوڕێکخرا و ئەتوانن ئیش بۆ ئەوە بکەن شاخی بێخێر و ئەو شاخانی تر ماپێکی گایدی بۆ دروستکەن بۆ شاخەوان و بۆ گەشتیاران کە لە چۆ بچن بۆ چۆ مەترسیدارە چۆ ئاسانە چۆ مەسەرەن بڵین ڕێپێوانێکی گوڵگەشتە یا کامێک سەرکەوتنی سەختە بۆ ئەوانە لەوحەی ڕێنمایی یان هیچ شتێکی واتە بەتەمان بیکەن بە ئاسانی بۆی بیناسێتەوە ئەمە گوڵگەشت ئەتوانی بێدیان ئەمە شوێنێکی سەختە پێویستی بە حەبلە بەردەوانیە ڕاستە ئێستا ئەف گەلی جیای بێخێری گەلە گەلی هەنە ئەف گەلیە شەمیە سەختترە ئەف گەلیە پێدوی قڵابانە کەمەرانەت واریس هاتە سەرە بەسەر کەون یانژی پێشتر من ئیدارەزە خۆ جەنابی قەیمقامی داخواست کردی بەس دیارە جەنابی جبەر هەندێک کارێتفەرێ داخلی نەشا بەشدار بێت مەدڤیان وی چیایی وەکیت بێژن ڕێکا چێکن قەڵەما دیساڤە ئەو جهێ سەخت ئەم شەفشا چێکن یعنی آسان بد بود چیاوانا دیساوا اف چیای تجی او سهله او گلی حتی چه سری بس سخت اوه او بو کلیمین که یعنی توش بناری چیای بچه سری چیای هنت لودکا چیای بخیر کفت ویره یعنی تو بچه ویره حتی نیوکا یعنی دی آخا دشت جزیره سلوپ یابینه دست خوش زور سپاسی و دارم کاری جدی بو بکن دهاتوا او ڕێنمایانە و گایدانە دروستکەن لەم ناوانە دەست خۆش زۆر سپاس زۆر مەمنون بۆ زانیارە بەسوودانی تێکۆڵکرێم بجوانی ما ئەس قۆربۆ من تو بایزانی بەلێدارا من دەوەشان بۆ هەرچوتە پاییسانی تێکۆڵکرێم بجوانی ما ئەس قۆربۆ من تو بایزانی بەلێدارا من دەوەشان بۆ هەرچوتە پاییسانی بەلێدارا من دەوەشان بۆ هەرچوتە پاییسانی ئەم شەپۆلی خۆڵبارینەی کە بەم دوای ڕووی کردۆتە ژینگەی کوردستان تا ڕادەیەک نوێ جاران خۆڵەباری بەسکەمکەم ساڵانە بە ڕێژێکی زۆر کەم بەس ئێستا کە ئەیبینین ڕێژەکە زۆر زۆرە زۆر زووزووە زۆر چڕە و زۆریش ئەمێنێتەوە لەبەر ئەوە شتێکی تازە و نامۆیە بە ئێمە هەندێک کەس زانیاری هەڵە ئەیەن هەنێک ئەڵێن سوودی زۆرە بەهشت نۆ خاڵ ئەنووسن ئەم سوودانە چییە هەڵبەتە زیانێکی زۆریشی هەیە بەڵام هیوادارم زانیاری نادروست بڵاو نەکرێتەوە خەڵک تووشی چاواشە نەکەن ئەوەنی من بیزانم ئەوەی لەسەریم خوێن بێتەوە ئەوەی کە خەڵکێکیش بە ڕاستگویانە بیزانن زەرەر و زیانەکانی زۆر زۆرن هەڵبەتە پێ ئەچێ سوودی هەر نەبێ تا ئەڵلقەی داهاتوو بێک دەگەینەوە
لە بەرنامەی گەشتوان هەر شاد و بەختەوەر بن دوور بن لە خۆ بس خو گران که نباده آور چابا نتبتنی جوانی خدا ندابا زری گندی مشن غملی درابا هرچی گران بد هر دم کردی داوا بس خو گران که نباده آور چابا نتبتنی